بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەک سەرتاشخانەکانی شاری هەولێرم لێرەدا قەرەباڵغی و جەنجاڵیەکی یەکجار زۆر هەیە. هاوڵاتیان و دانیشتوانی شاری هەولێرە ڕوویان لە سەرتاشخانەکان کردووە بە بۆنەی جەژنەوە و بەشێک لەوانە چەند ڕۆژێک کە ناویان نووسیوە لە ئێستادا لە تەواوی سەرتاشخانەکانی شاری هەولێر بۆ ئەوەی بتوانانی قژی خۆت چاک بکەیت دەبێت پێشوەختە ناوت بنووسی بەوەی ئەو لۆدە یەکجار زۆرەی لەسەر سەرتاشخانەکان هەیە. من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ یەکێک لە سەرتاشەکان بکەم. کاکێرش بفەرموو ئێرە سوپاس بۆ ئەم دەرفەتە. پێم بڵێ چەند ڕۆژە بەم شێوەیە سەرتاشخانەکانی شاری هەولێر قەرەباڵ؟ سەرەتا بەناوی خوای گەورە میرەبان داوای کارم خوای گەورە میرەبان نۆژ ڕۆژ تاعاتیەوە لێکمان قبول بکە ئینشاءالله. بەڵێ ئەوە دوو ڕۆژە لێرە ماینەوە تاک بە شەهر بەردەوامی خەڵکێکی زۆر سەردانیان کردینە. ئێستا زیاتر سەریان چا دەکەین زیاتر چاکردنە لە نزیکەوە خۆشتان دەیبینن باتاکو بەرەبەری بەیانی چاکردنە پاشەکەی داینان. ماوەی چەند ڕۆژە بەم شێوەیە خەڵک دێ ناوی خۆی دەنووسێتن هەتا ئەسڵەکەی بەرکەوێت؟ ئێستا مەلە دوێنێ لێرە هەر بەردەوام ماینەوە تاکو بەیانی سەعات 12 ڕۆژ هەر بەردەوامی. سەرتاشەکانی هەولێر چ کاتێک دەڕۆنەوە ماڵەوە بەڕاستی بۆ ئەوەی بخەون چونکە من دەبینم هەموو سەرتاشەکان هەر قەرەباڵغە. ڕاست دەکەیت خۆی سەرتاشەکان چکە جەژنی ڕەمەزان بۆنێکی پیرۆزە و بیدایە خەڵک زیاتر بەرەبەری ئاخیرەکان دێتە سەرتاشخانەکان ئیدی کابرا لەکە ئەوە دێتن زیاتر ئەین جەژنەیە زیاتر کە دێتن سەی چا دەکاتن. زۆر سوپاس. بەس با ئەوش بپرسمەوە کۆتا بچاربێت نرخی سەرتاش شوانە گران نەبووە؟ نان هەروە خۆیت ساڵی خۆیت هەر وەکو خۆیت وەکو پێش. زۆر سوپاس. ئەگەر هاوکارم ئەم دیمەنانەتان بۆ بگوازێتەوە ئەمە دیمەنی یەکێکە لە سەرتاشخانەکانی شاری هەولێر لێرەدا خەڵکێکی زۆر هاتووە و کۆبۆتەوە. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ یەکێکی تر لە هاوڵاتیان بکەم. تۆ وەرە دووسم بۆ کەس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم. سڵاوت لێبێ. سڵاو لە تۆش بێ سوپاس. لە کێیەوە ناوی خۆت نووسیوە چەند دەبێت بۆ ئەوەی نۆرەکەت بەربکەوێت؟ وەڵڵایە من بەنسبەتە خۆم تەماشا دەکەم تووشی شۆک بووم بەس هەرچەندە من خزمی خۆ من لێرەش دانانیشم لێرە ناژیم بۆ من ئەوە شوێنشی ترە بەڵام تەماشا دەکەم زۆر یعنی شتیوام نەدیتە نا وەڵای نەمدیتە یعنی زۆر سەیرە ئیدی بە بۆنەی جەژنی ڕەمەزانیش پیرۆزبایی لە هەموو گەڵی کورد دەکەم جەژنە پیرۆزیانی دەمەردەم لە کەیف و خۆشی دابن بەڵام لە عینی کاتیشدا تەماشایان دەکەم زۆر زیرەکن لە ئیشکردنەکە زۆر بە سەریحی بەڕێیان دەکەن زۆر جوان ئیش دەکەن دەست خۆشیان لێ دەکەم. دەست خۆش. ئەگەر هاوکارم ئەم دیمەنانەتان بۆ بخوازێتەوە ئەمە دیمەنی نێو سەرتاشخانەیەکی شاری هەولێرە هاوڵاتیەکی یەکجار زۆر لێرەدا کۆبوونەتەوە ماوەی چەند ڕۆژێکە ناوی خۆیان نووسیوە. ئەوەی من گفتوگۆم لەگەڵکردن یەکێک بوو لە سەرتاشەکان کە سەری خەڵک چا دەکات باسی لەوە کرد بە هیچ شێوەیەک نرخەکان گران نەبووە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وا دیارە بەیانی لە هەرێمی کوردستان یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزانە بۆ ئەم مەبەستە هاوڵاتیان و موسڵمانان لە تەواوی شار و شارۆچکەکان و بە تایبەت لە هەولێری پایتەخت خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوەی بەیانی دەستە بڕۆنە مزگەوتەکان و لە نێو کوچە و کۆڵانەکانی شاری هەولێر جەژنی پیرۆزی ڕەمەزان بەرز ڕابگرن و جەژنانە لە یەکتر بکەن. ئەمەش وەکو سنەتێکە لە ئاینی پیرۆزی ئیسلام هەیە پێویستە خۆیان جوان و پۆشتە بکەن و خۆیان ڕێک و قۆز بکەن و کەشخە بکەن و خۆیان بڕاستێنەوە بۆ ئەم مەبەستەش سەردانی سەرتاشخانەکان دەکەن. وەکەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.